دیارە بە بەشداری دەیان وەرزشوان پاڵەوانەتی گۆڕەپان و مەیدان بەڕێوە چووە دوو کچە وەرزشکارمان لەگەڵدایە کە هەردووکیان پێما بە ژماری پێوانەیان تۆمار کردووە لە گۆڕەپان و مەیدان بزانین ژمارە پێوانەکانیان لە چیدا بووە پاڵەوانەتەکەی ساز کراوە چەندیان نەبوو تیای بەشدار بوون لە ئەو یاریانی کە لە نێو گۆڕەپان و مەیدان ئەنجام درراون کامە نەبوون ئەمانە کۆمەڵە پرسیار ئاڕاستی هەردوو بەڕێزیانیان دەکەین خاتو دڵسۆز بێت کە یاریزانی گۆڕەپان و مەیدانە وهروەها خاتو ئاسی عەزیزیش کە بە هەمان شێوە یاریزانی گۆڕەپان و مەیدانە بەڵام ئەم پێما بێت لە هەڵدانی ڕمدا نازناوەکەی تۆمار کردو زۆر بەخێر بێن ڕۆژێکی پیرۆزبان لە سکەشتان خاتو دڵسۆز با بێمە لای تۆ ئەم گۆڕەپان و مەیدانە ئەم پاڵەوانێتی لەکوێ ساز کرا ئەم پاڵەوانێتیە 23 و 24 مانگ لە کۆلێژی پەروەردەی وەرزشی زانکۆی سلێمانی ئەنجام درا کە نزیکەی 3 ساڵ بوو هیچ پاڵەوانێتیەک ئەنجام نەدرا بوو ئێستا سەرۆکی یەکێتی گۆڕەپانی مەیدانی کوردستان و سکرتێرەکەی گۆڕاون و ئەوان هەستان بە ئەنجامدانی ئەم پاڵەوانێتیە زۆر باشە بابینە لی خاتو ئاسیا زۆر بەخێر بێ سەرچاوان پێم بڵێ چەند ساڵە تۆ سەرقاڵی یاری گۆڕەپان و مەیدانی نزیکە 8 ساڵە سەرقاڵم بە یاری گۆڕەپان و مەیدان لە هەڵدانی ڕمدا بەس هەڵدانی ڕمت بۆ خۆت یاریەکانی تریشم کردەوەکو هەڵدانی سقل و هەڵدانی قورسایی بەڵام ئەساسی خۆم هەڵدانی ڕما ئەی تۆ خاتو دڵسۆز من یاری ماوە کورتەکانەکەم سەمەتر بەربەست و 4 سەمەتر بەربەست و هەنێ جار یەک باز و سێ بازیش زۆر باشە خاتو دڵسۆز لە کاتێکا کە پێتان ئەڵەن خۆتان ئامادەکەن بۆ پاڵەوانێتیەک ئێوە ئامادەکاریەکانتان چیە بێت چۆن مەشق و ڕاهێنان زیاترەکەن بۆ ئەوەی کە ئاو بە پلەیەکی باشەوە دوجار ئەو پلە باشە بەدەست بێن و گەڕێنەوە بەڵێ یاری ساحە و مەیدان وەکو هیچ یاریەکانی تر نییە بەردەوام پێویستی بە مەشق و ڕاهێنانە ئێمە لە هەفتەیەکە بەلاینی کەمەوە هەژ وحدەی تەدریبیمان هەیە و ساڵەکە تەنها ڕۆژانی جومعان با بڵێن ئێمە پشومان هەیە بە درێژایی ساڵەکە ئەگەر چۆنها دە ڕۆژێک ڕێستمان هەبێ هینا ئێمە بەردەوام مەشق و ڕاهێنانەکەین و ئیتر پاڵەوانێتیەکان تقریبان دوومان پێش ئەو پێمان ئەوترێت ئێمە بەردەوامی لە مەشق و ڕاهێنان بەڵام دوومان پێشەوەی پێمان وترێ ئێمە ئامادەکاری با بڵێن تایبەتەکەین بۆ پاڵەوانێتیەکە باشە ئەم پاڵەوانێتی کە بەڕێوە چۆرینی یانەکانی کوردستان بوویان چی بوو؟ بەڵێ بەڵێ ئەمە پاڵەوانێتی یانەکانی کوردستان بوو کە نزیکەی زیاد لە دەیانە بە کچان و کوڕانەوە بەشداریان کردبوو لە سەراستی هەموو کوردستان وەکو یانی چۆ بەشدار بوو ئێمە وەکو یانی سیروانی نوێ بەشدار بووین لە کچان و کوڕانە توانیمان پلەی دۆم بەدەست بێنین تۆ ئەوەی کە بەدەستێنا 4 سەمەتر چەند بوو 4 سەمەتری بەربەست بوو من توانیم ژمارەی پێوانەی کوردستان بشکێنم هەروەها لە ڕاکردنی پۆستا بە 65 لە سەتا 23 سانیە 23 زۆر باش ئەی تۆ لە هەڵدانی ڕما چۆنی بۆ هەموو یانەکانیش بەشدار بوون بەڵێ تۆ پێما بێت هەڵدانەکەی وانێ مەوداکەیەتی چەندێک ئەو ڕمە پێشتر هە بەناوی خۆمەوە بۆ سێم جارەکە خۆم بتوانیم ئەو ڕیکۆردە ئەوەتە نازناوی پێشووتری ژەر بەناوی خۆت بۆ سێ جارە لەسەرێکە خۆم ئەو ڕیکۆردە تۆمار بکەم پێشتر 35 سانتیمەتر بوو بەڵام ئیسا بە خۆشحاڵیەوە کردم بە 38 مەتر و 20 سانتیمەتر 38 مەتر و 20 سانتیمەتر ڕمەکەتەوە ڕمەکە کێشەکەی چەندە؟ بۆ کچان 600 گرامە بۆ کوڕان 800 گرام باشە لە کاتێکا کە ئامادەکاریەکەن بووی کە بەشداری بکەن لە پاڵەوانێتیەکە چۆن بۆ نمونە دەرونی خۆتان ئارامەکەنەوە چۆن بە خۆتان ئەڵەن کابێ بۆ نمونە من یەکەم بم لەم پاڵەوانێتیە ئەگەر هەر تۆ جوابم بیتەوە خاتوە ئێمە بەردەوامی لە مەشقۆڕانەکانمان ئێمە هەمووی شە بیر لەوە ئاکەینەوانەیە کە ئەو هەوڵ و ماندووبوونەی لە تەمرینەکانمانە ئەیکەین بەزایە نەچێت ئەوە هەندێکی باشە بۆمان کە پاڵپشتیمان لێکا کە ئێمە تەدریبمان باش کردووە نەوەستاوین هیچ بەربەستێک نیە لە بەردەمانە ئەوە وامان لێیەکا کە بێتە پشگیرێکی هەمیشەیی بۆمان و بۆ پاڵانتەکان بە باشی ئامادە بین باشە هەر لای تۆ بینەوە چکە وێنەکانی بەڕێز لەسەر شاشە هەن کاتی هەڵدانی ڕم و پاڵەوانێتیەکەیە مەترسەکان ئەم یاریە چییە ینی بۆ نمونە تووشی پێکانە بی لەم یاریە بەڵێ بەداخەوە پێکانی هەنێکات زۆرە هەم لە دەست هەم لە ئەژنۆ ئەوانە زیاتر توش دەبێت لە شان هەموو نەکە یاری هەڵدانی ڕم هەموو یاریەکانی خۆی لایانی باششی هەیە و لایانی خراپەشی هەیە بەس وەکو ئیسابە پێکان ئەمانە زیاتر لە هەڵدانی ڕم و سێ باز و ئەمانەیە بەچی ینی بە هەڵدانی ڕمەکە بە زۆر هەڵدان یاخود بە شێوازێکی هەڵا
ئەگە بێت و شازێکی هەڵب دەکاتە تووشی ئازارەوی بەڵام ئەگە بێت و لەسەر ئازارەکە بەردەوام بێەوە زیاتر لێت خراپەکات. باشە سەرەتا باسی لەوە کردوتت من ماوەی 8 ساڵە سەرقاڵی یاری گۆڕەپان و مەیدانی بۆچی هەڵدانی ڕمت هەڵبژارد بۆ ئەوی کە بە تایبەتر لەمایە بۆ نەناسا کە سەرەتاتمەنە گۆڕپان و مەیدان وتیان کە بنیەتی جسم شتیمیان بینی وتیان بۆ هەڵدانی ڕم باشە کە هەر تاقیم کردەوانە یەکەم ڕۆژم بوو 15 مترم هەڵا بە هیچ شتێکە بزانم لەوە کە دەرکە و من لە هەڵدانی ڕما سەرکەوتووە بم. باشە بۆ هەڵدانی ڕم پێویست بە چ ڕاهێنانەکە ڕاهێنانی تەنها شان یان قاچەکانی پێویستە چی پێویستە بۆ ئەوە؟ ئێمە چەند دەست بەکارێنین ئەو نش قاچ بەکارێنین لە تەکنیکا لە پرۆژەکانە چەند تەمرین بۆ بەشی سەرۆمانەکەی قۆڵەمانە ئەو نش بۆ قاچ و هەم لە تەمرینی ئاسم هەم ساحەش. باشە تۆ تاسە سێ نازناوت بەدەستێنەوە لە ڕما لە هەڵدانی ڕما؟ بەڵێ لە هین ڕێکۆردی عێراقی لاوانم بەناوەیە 2019 و ڕێکۆردی سلێمانی بەناوەیە ڕێکۆردی کوردستانیش پێشکەوتوانی کوردستان و پین پەرۆدەی ڕۆژهەڵاتیش و لە 2020 بەشداری بتوڵەی عربمان کرد لە تونس لەوە شاتوانی مەدالیای سێمی بەدەست بێنم. باشە دەستخۆش تا بێنە لای خاتەوە دڵسۆز دڵسۆز لە ڕاکردنی بربەست و با بڵێن 400 متر و ئەمانە خۆت چوویتە ناو پاڵەوانەتێکەوە یەکەمی لە مێشکی خۆتادا نابوو تاپان بێگومان هەموو کەسێک کاچێتەوە پاڵەوانەتەوە تارگێتەکەی ئەوەی بەڵام ئەو دڵنیاییت چۆندا من خۆم یاریزانی 100 متر بربەستم و ڕێکۆردی کوردستان و عێراقش بەناوی خۆمەوەیە لە هەردوو یاریەکەیە و لە 6 متر بربەستیشە ئەماکە لە عێراقا و من ئەم پاڵەوانێتیە چونکە مەشق و ڕاهێنانەکەم بۆ پاڵەوانێتی عێراق لە با بڵین لە فترەی عەدادی ئامام بۆی کە بۆمانی 11 خۆم حازرکەم بۆ بتوڵەی عێراق بەشداری 100 متر بربەستم نەکرد هێکە لە هاوڕەکانم بەشداری کرد بەڵام من حەزم کرد هەروەکەوەی چونکە من تقریبا 2020 بەهۆی پچڕانی ڕیباتی ئەژنۆمەوە نەشتەرگەریم کرد و نزیکەی ساڵێک و چەند مانێ دابڕان پاشان گەڕامەوە لە 2022 ئەو دابڕانە بۆ من کاریگەری تەبعاً کردە سەرم چونکە زۆرێک لە ئەوانی کە منیان ئەناسی چونکە من نزیکەی 12 ساڵە لە ناو بوارەکەیام و بەردەوام پلەکانی یەکەم و پێشەوەم بەدەستێنەوە نزیکەی 6 مەدالیام هەیە لە سەرئاستی وڵاتانی عەرەبە بەڕاستی زۆربیان وایان نەزانی ئیتر من تاو ناتوانم جارێکتر مەشق و ڕاهێنام بکەمەوانە بە خۆشحاڵیەوە لە من سپاسی ڕاهێنەرەکەم شەمامەکەم کە ئەو ئێستا وای کرد من جارێکتر بگەڕێمەوە بەشداریکردنیشم لە 400 متر بربەستە بەڕاستی من خۆم حازر کرده بوو یەک باز بکەم پرۆژم دائەنا بەڵام کە بانگوازیان کردبەوە چوومە ناو یاریەکەەوە بس بۆ ئەوەی کە بیسەلمێن من جارێکی تر ئەتوانم ڕابکەمەوە و سپاس بۆخوا لەگەڵەوەی پلەیەکە من بەدەستێنە من توانیم ڕێکۆردی کوردستانیش بشکێنم کە ئەوە خۆشحاڵی بوو بۆ من هەم بۆ خۆم هەم بۆ ڕاهێنەرەکەم هەم بۆ هاوڕەکانم کە من بیسەلمێنم من جارێکی تر ئەتوانم بەشداری خۆش بێت بە هیوای هەر لەش ساغی بۆ تۆ بۆ سەرجەم یاریزانانیش خاتە دڵسۆز پێم بڵێ لە کاتێکا کە تۆ بەشداری ئەو پاڵەوانێتیانە کەیت و ئاوا بە پلەیەکی باشیش بەدەستێنی ئەمە تا چەند وات لەیەکا کە زیاتر هانت بات کە لەم یاریە زیاتر گرنگی بەتوانە و تاقەکانی خۆت بەیواد لێ بکات کە بەشداری پاڵەوانێتەکانی تریش پێی هەر بەم پلە باشەوە ئەگەر پاڵەوانێتەکانی دەریشەوە بێت بە پلەیەکی باشەوە بگەڕێیتەوە چونکە ئەم یارێ لە خوێنمای من وەکوتم تقریبا نزیکی 12 ساڵە لە ناو بوارەکەیام و بەردەوام بەشداری سەرجەم پاڵەوانێتیەکانم کردووە چ کوردستان چ عێراق پاڵەوانێتی ئاسیا و عەرەب ڕۆیشتومە و نەتیجە و ڕیکۆردم شکاندووە وام لێکا زیاتر هەوڵدەم من ئەڵێم دوای نەشتەرگەری کە نەشتەرگەرێکی زۆر قورسم ئەنجامدا کە بەڕاستی زۆر یاریزان کە تووشی پێکانە بێ دابڕێ من زاڵ بووم بەسەرەوە چونکە نزیکەی ساڵێ من زۆر ئازارم چەش من بێبەش بووم لە هێکە بووم لەو کچانیم ڕۆشەح بووم بۆ ئۆلۆمپیات بەڵام بەهۆی پێکانەوە من بێبەش بووم لەوە بێبەش بووم لە چەند بتوڵەیەکی تر بەڵام من کۆڵم نەدا ڕاستە من ئەمە ساردی نەکرد بە هیچ شێوەیەک زیاتر هەوڵمدا من گەڕامەوە ناو تراکەکان هەرچەنە قورس بوو بۆ من سەرەتاکە گەڕامەوە بەڕاستی زۆر ترسم هەبوو کە ڕابکەم چونکە نەشتەرگەرێکی قورسم کرد بەحەزەرەوە بەڵێ زۆر ئەترسام
بەڵام لەگەڵ ئەوەی کە من ڕاهێنەرەکەم زۆر هاوکارم بوو هەروەها یانەکەشم زۆر هاوکارم بوو کە من بگەڕێمەوە و ئەوان پێیان وتم کە تۆ ئەتوانیت ئیتر من چونکە ئەمە حەزێکە لەم خۆما خۆشم ئەوێت یعنی من یاریەکەم ئەو بربەستانی ڕاکەم بەسەریا بەڕاستی وەکو مناڵێک چەند بەرزە ئەو بربەستانە 84 سانتی بەرزە ئەو ڕاهێنانی جامپە چۆنی یەکەن پێشتر ڕاهێنانەکەن ئەو بربەستانەتان داناوە بۆ منە من زۆرم پرسیارە لەمدا دروستە بێت لە پاڵەوانەتیەکە 84 سانتیمتر چەند بربەستێک دانراوەتەوە بێ بەسەریە دە بربەستدانراوە دە بربەست 84 ڕاهێنان لە چەندەکەن خۆتان نزیکە بنەوە لە سا خۆی لەسە بربەست ینی بەرزی ئەو بۆ کچان تەحدیدە 84 زیاتر بەڵام بەعکسەوە ئێمە دایە بەزەینی مەسەلەن هەنێم ڕاهێنەر هەیە 76ەکە هەنێ هەیە 74ەکە مەسەلەن بەڵێ بۆی ترسن نەبێ لە سەری اینجا بەپێی ئاستەکانی شەگۆڕێ ئاستی تازە پێکەشتوان 74 لاوان و پێشکەوتوانی 64 یعنی تۆ تەمرینەکەی ڕۆژانەیە ڕادی لەگەڵیا و ترسێکی ئەو تۆ شینیە بەڕاستی ئەبێت چەند بربەستدانرابێت لە سەمەترا دە بربەستدانرێ لە 4 سەمەتریشە هەر دە بربەستدانێ بەڵام هی سەمەترەکە جیاوازە بە بڵین بینی ماوانەکان کەمە 8.5 بەڵام هی 4 سەمەترەکە زیاترە چونکە 4 سەمەترە پێم وا بێ نزیکی 35 مەترە بابێنە لای خاتواسیا هەر شتێکە دەستکەوێت تێگری بۆ ڕاهێنانکەی یانە بێ ڕەمەکە بێ وڵا زیاتر هەڕم بەکارێنی شوێنی تایبەت هەیە بۆ ڕاهێنانی هەڵدانی ڕەم بەڵێ بەس ئێمە زیاتر لە کۆلێجی پەروەردەی وەرشی سلێمانی تەمرینەکەی ڕانانەکانەکەین بەس ئەوێ شوێنی تایبەتی هەیە بەڕم باشە هیچ کەلوپەل و پێداویستێک هەیە لەم یاریە بۆ پاراستنی سەلامەتی گیانی ئەو کەسێک کە ئەم یاریاکە وڵی زیاترەکەوێتە سەر کەسەکان کە بۆ مەقسەن هەڵدانەکانی کەس لە بەرامبەرت نەبێت یان ئەگەر لە بەرامبەرش بێ ئاگادار بێ کە ڕمەکانێت چکە جاروایە تۆ نازانین ڕمەکە بۆ ئەم لاڕۆیان بۆ لایەکی ترە ڕوات ئەوە کەوێتەوە سەر کەسەکان خۆی وە زیاتریش کە منۆ خۆم هەڵەدەم نامێ هیچ کەس لە بەرامبەرم بێڵم وەرنەپشتم باشە 38 پوین بیستوانە پێش ئەو پێانی پێش پاڵەوانێتێکە ڕاهێنانت کرد بۆ منە بگەیتە ئەو تۆمارە یان زیاتر لەوە بەڵێ وڵا گەشتیتە چەند بین هەر بە ئاسایی بە 5 خطووە بە 7 خطووە ئەمە ئەو توانیم کە ئەو ژمارەیە بکەم بەڵام ئەو بتوڵە نەمانوی زۆر باهین یانی ڕقمی باشتر بکەین لەبەری بۆ بتوڵەیەکی تر بە ئاسانی ئیشەڵا بشکێت یعنی ئەوتوانین زیاتری ئیشەڵڵێ بەڵێ ئەبێت چەند هەنگاو بڕۆی ڕمەکە هەڵڵێ تقریبان لە 30 مەترا من هەنگاوەکان دیاریکراوە بەڵێ لە ڕاکردنەوە بۆ خطوات باشە کەسی تریتیا بوو لە ئەم پاڵەوانێتیان نزیک بێت لەم ژمارەی تۆ کە ئەو ڕمەی نا دووەمێکە 28 مەتری هەڵڵا باشە خۆشببختین ینی هەندێک جارێ بە لەنێو پرۆگرامەیە باسمانەوە گروتمانە کچ کەمە لەنێو ناوەندەکانی وەرزش و لەنێو بوارەکانی وەرزش ئێستا بزانەوەمان تێپەڕانەوە وانە ئاستی بەشداری کچان چۆنەوەکو دوایین پرسیار پێم خۆشە قسێکتان لەسەرم پێم وابێ ئەم ساڵانەی دوای ئاستی زۆر باشترە و کچانێکی زۆر ڕوو لە وەرزشەکەن ڕاستە لە گۆڕەپان و مەیدانە چونکە یاریێکی زۆر قورسە ماندووبوونێکی وەکو وتم ئێمە لە هەفتەکە هەژ وەحدە تەدریبەکەین یعنی هەفتەکە تەنها ڕۆژە پشومان هەیە زیاتر کچان حەزیان لە یاریە با بڵێن جەماعیەکانە وەکو باسکە و بالە و ئیتر هەنێ جار ئەچنە فوتساڵەوە بەڵام ئەم یاریە تۆزێ قورسە ڕووی تێەکەن بەس ئەم یارێ پێویستی بۆیە ئەو کەسە بەهرەیەکی هەبێت بۆی چۆنەڵی گرنگی بە بەهرەکەی دات و پێشکە یعنی هەرەوەنێک کەسێ بێت و بەیاریزان زۆر باش هەر هاوکات بۆ قسەی تۆ کاڵی کچان زۆر هاتوونەتە پێشەوەی جێ خۆشحاڵێ لە هەر چوار پارچەی کوردستان کچان ئەتوانن بەشداری لە وەرزش بکەن لە پاڵەوانێتەکانە بکەن کچێک لە پیرانشار لە وەرزشی کاراتەیە توانیەتی پلەی سێم بەدەستبێنێ لەسەر ئەم بابەتە راپۆرتێکمان ئامادەیە بە ئێم و بینەرانیش بێکەوە ببینین و دواتر بەردەوامە بین لە گفتوگۆکانمان پرسیاری کۆتاییمان ماوە لەسەری بکەین فەرموو
نەسیبە سایدەمە خەڵکی پەسۆمە حدودی 4 ساڵەش ڕۆمان بەکار کردو لە منداڵی و علاقەم بە وەرزشی هەبوو بەخصوص علاقەیەکی خاصم بە ڕشتەی کارەتە هەبوو وەلی بە دەلیلی ئەوەی کە زۆر مەحدود بووین نەمدەتوانی و هاتوچۆی پیرانشاریش بکەم ئیدی نەمانتوانی دوکانە چەند مانگێک سنسی سهەیلا پەیغون بە کۆمەکی بەڕێک هاتمە سەرێ دوکانەش ئیدامەکەی شیهان محەممەد ڕسووڵی بە کۆمەکی هاتمە سەرێ. و ئێمەش وەکو هەر خەڵکێکی دیکە نیازمان بە وەرزش هەیە نیازمان بە ئیمکانات هەیە ئەلان هەر لە وەرزشی ڕزمی خۆمان زۆر ئیمکاناتمان لازمەوەلی متەسفانە هیچمانە وەگەر شتێکیش لازم بێ مڕەبەکە دەبێ بخۆی تەهیە بکە. پێشتر پێشەوەی کە کۆرۆنا بێ چەند مانگێک داهاتین بۆ ئێرە بەڵام دوایەوەی کە کۆرۆنا هات ئیدی 3 ساڵان تاتیل بوو تازگەی کە بۆتەوە تقریباً 5 مانگ دەبێت کە دێن. ئەدی مەقامەکە چەند دەورە مسابقات کە شرکەتمان کرد ئاخر مسابقە کە شرکەتمان کرد کشوەری بوو و توانی مەقامی سێبووم لە بینی 23 دانە حدودی 23 ئوستان بێنمەوە. لە هەفتەیدا 3 ڕۆژ کلاسمان هەیە و لە 2 جێگان پەسۆ گردکشانە حدودی 150 شاگردمان هەیە لە بینی سەبکەکەی ئێجیکەیکی و شیدوکان و غەیرە سەبکیمە شیدوکانە فعالیت دەکەین. و لێرە ڕاجێ هەیە کە تەشەکورێکی ویژە لە مڕەبی و دایک و بابی خۆشەویستم بکەم کە واقعەن لە بینی ئەو خەڵکەی کە زۆریان هەتا ناهێڵن ئەلانشکە کچەکانیان بێنە کلاسێ وەلی ئەوان کۆمەکی منیان کرد و توانین بێمە سەرێەوە مڕەبی زۆر خۆشەویستم جەناب ئاغای شیهان محەممەد ڕسووڵی کە زۆری کۆمە کردم ئەو جێگای کە ئەلان لێی ما مەدیونی ویمە. خۆشین لە هەر پارچەیەکی کوردستان بێت کچانی ئێمە دەستێکی باڵیان هەیە لە بەدەستێنانی نازناوەکان و اینجا لەگەڵ هەردوو وەرزشکار بەڵسۆز عوبێد و ئاسی عەزیز بەردەوامین کەوان نازناوی پاڵەوانەتی گۆڕەپان و مەیدانیان بەدەستێناوە لە هەڵدانی ڕم و لە ڕاکردنی 400 مەتر و ئەوەی تریشمان بیرچوو بەخوا پۆست. دوا پەیامتان ئەگەر شتێک مابێت بێتان خۆش بێ باسی بکەین لە منەمەوێت لە ڕێی شاشە جوانەکەی کورساتەوە داوا لە بەرپرسانی ئەم شارە بکەم بەڕاستی ئێمە بەدەست نەبوونی یاریگاوە ئەناڵێنین چونکە لە هەموو سلێمانیە تەنها 2 یاریگا هەیە ئەویش کۆلێژی پەروەردەی وەرزش لەگەڵ ساحەیەکمان هەیە لە ڕاپەڕینا بڕواکەی ئێمە بە زەحمەتێکی زۆر ئەتوانین بچین مەشق ڕاهێنانەکان کەین بە خۆشحاڵەوە ئێستا زانکۆی سلێمانی دەرگای بۆ واڵا کردوینە بە ڕێز دکتۆر کۆسار زۆر یعنی هاوکارمان بوو لەم ئاخیرەیە بەڵام بەڕاستی ئێمە پێویستمان بۆیەکە لە جێوێکی زۆر هادی مەشق ڕاهێنانانە بکەین چونکە ئێمە ڕائەکەین کەسێ دێتە بەردەمە نازانێ تۆ ئەەکەی تووشی پێکانێکی قورسەبی جیالەوەی دوورتە خاتەوە پێویست بە مادێکی زۆرە هەتا تۆ پێی چاک بیتەوە بۆیە من داوا لە بەرپرسانی ئەم شارە داوا لە بەرپرسانەکەم کە بەڕاستی ئاوڕێ لە گۆڕەپان و مەیدان بدەنەوە چونکە بەشێکی زۆر یارەی زانانی شاری سلێمانی کچان بە تایبەتی لە ڕیزی هەڵبژاردەی عێراقان و خاوەنی با بڵێم زۆرترین مەدالیان لە شاری سلێمانیەکە ئەمە نمونەیەکە هەروەها من چەند یاریزانێکی ترمان هەیە لەسەر ئاستی غەربی ئاسیا و عەرەبا خاوەنی مەدالیان بۆیە من تەنها داواکەم ساحەیەکی تایبەت
ئێمە نەمانبینی هیوادارم جیلی دوای ئێمە بینن و داواکاریەکەتان ئینشەڵا جێبەجێکرێ خات و ئاسیا تۆش ئەگەر لە دو کۆمنتی خۆتا شتێک ما بە بتێ قسەی لەسەرکەی فەرمی وڵا دڵسۆز هەموو قسەکانی کە منیش هەمان ڕاکەیەم هەبوو هەمان شتەکانی ئەوم لە دڵاوە هەر ئێوەن دوجار ڕاهێنەری داهاتوە قەت ماڵن ئێمە نایڵا ئێوای بینن ئیشەڵی کە ئێمە نەماتوانی لە ساحێکی تایبەت بە خۆمانە ڕاکەین هیوادار ئینجلی دوای ئێمە بتوانین ئێوە جێگەی شانازین بە نەبوونی یاریگا بە نەبوونی ئەموو پێداویستی و کەلوپەلانە هەیە ئێوە هێشتا نازناو بەدەسێنن دیارەبێتمان ئەمە بۆ خۆی دەستکەوتێکی مەزنەوە بۆ مێژووە میشە باز دەکرێت و دەمێنێتەوە ناوتان دەستان خۆش بە دوبارە سەرکەوتان لێکەین ساڵانێکی گیانەکان بکەن و بم لە باشەوە بگەڕێنەوە دوبارە